سەراسەخۆ دەچینە هەولێر گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز سەرۆکی دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە کاک حاکم ئەحمەد ئەنوەر. کاک حاکم سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ. ئەوەی دوێنێ دادگای باڵای فیدرالی کردی ئایا چاوەڕوان کراو بوو؟ سڵاو ڕێز قوربان ڕێزم بۆ خۆت و بۆ بینەرە بەڕێزەکانتانە. خۆتان زان دادگای فیدرالی پێی دەستور لە دەستوربوونی یاساکان یەکێکە لە دەسەڵاتەکانی کەلەی دەکۆڵێتەوە. کێشەکانی نێوان محافەزات و حکوومەتی فیدرالی بینی هەرێمەکان لەگەڵ حکوومەتی فیدرالی و دەسەڵاتێتی لە سیستەمی قەزاییان شتێکی پێرێن ئەمری وەلایی بۆ نەمێ کاتێکە عەریزەیەک ئەدرێت ئەوان دەتوانن ئەجرایەک وەربگرن تا بە تەواوەتی برن لێخۆڕی لە بابەتەکە دەکەن. ئەوەی دەرچوە دیارە ڕاگررتنی یاسایەکە بۆ ئەوەیە کە وردبینی تێدا بکەن. خۆشتان دەزانن لە دەڕابردووشە ئەوان هەندێک یاسایان هەڵوەشاندۆتەوە ئیزافیان بۆ هەندێک یاسای تر کردووە. ڕێگە ئێستا قسەکردنە سەر کۆی پرۆسەکە ئەوەیە لە ساڵانی ڕابردوودا یاساکە یاسای ئەو دادگایە هەموار کرایە بە جۆرێکە بە زۆرینەی دەنگ بوو. بەڵام پێی دەستوری عێراق داڕشتنی یاسایەکی تری محکەمەی ئیتیحادی کە خۆ لەبەروی پێویستی بە 203 هەیە ئەوە ممکن نەبوو. بەڵێ لە ڕووی یاسایی و قەزایی و ئیجراتەکە ئەوان دەتوان ئەوە ڕاگرن. بەڵێ ڕاستە بابەتەکە زۆر گرنگە، هەموارێکی کوردستان گرنگە، بابەتی جێڕانەوەی مڵک و ماڵە هەم بۆ بە پێکهاتەی سونە لە عێراق وەم بۆ پێکهاتەی ئەوە. بەڵام خۆتان دەزانن لە تەجروبە و ئەوەی ڕابردووشمانە حتمما کاتێک کە ئەوان تانە لە بابەتەکە دەدەن یا هەر لایەک تانەی لێ دەدات بەداخەوە ئێستا وابزانام لە دوێنێەوە بابەتەکە ڕەهەندی کۆمەڵایەتی و سیاسی و وابزانام مندێ مانگرتنی محافەزاتی زۆرینەی سونەنشین لێکەوتۆتەوە. نازان بەنسبەت هەرێمی کوردستان تا ئێستا ڕەتفعلی چییە، چونکە بەڕام هێشتا زووە، چونکە زارێ ئەو ئەمرە وەلایە ڕاگرتنا بۆ چاوەڕێکردنی تەواوکردنی وردبینیەکەیە. واتە هێشتا ئەو کاتێکە بڕیار دەدرێت. بەڵام ئەگە هەر بڕیارێک بدرا خۆتان دەزانن بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی بە پێی دەستوری عێراق ملزمن و هیچ مەجالی تانەی تێدا نامێ. بۆیە پێم وایە سێ پێکاتەکە لە قۆناغی وردبینی ئەبێ لە ڕێگەی پارێزەر و ئەوانە هەوڵەدەن هەرێکە بەڵگەی خۆی پێشکەش بکە لەسەر ئەو بابەتە پێشەوەی بگاتە بابەتی بڕیارەکە. پێم وایە خاڵێکی گرنگە بە تایبەتی لە هەرێمی کوردستان باسی ئەو یاسایەکەین کە بۆ ئێمە گرنگە. باشە کاک حاکم بە ئەزمموی خۆت بە خوێندنەوەی خۆت یان ئەم سێ پرۆژە یاسایە دوای گفتوگۆیەکی زۆر ینی گفتوگویەکی زۆر ینی تا ڕادەیەک دڵخوازی هەر سێ پێکاتەکەیە بیانی نەک پێکاتە هەم شیع و هەم سونە و هەم کورد ینی دڵخوازی کۆدەنگیەکی لەسرە لە سەراسی عێراق. ینی دادگای باڵای فیدرالی ڕەتی دەکاتەوە لە ئایندە یان نا تێدەپەڕێ و ئەمە وەڵاهی قوربان ڕەنگە خۆت دەزانی برادرانی خۆمان پەرلەمانتەران هەرێمی کوردستان زیاتر لە ئەجوائی دەنگدان و کۆکردنەوەی دەنگبوون بۆ ئەوە. بە تاکید پەرلەمانی عێراق خۆ دەزانی کوتلە و هێز و گرۆپی جیاوازی تێدایە. من نازانمە بە ڕێزانە چێن کە متمانیان لێداوە چکە خۆ دەزانانی ئێمە لە هەرێمی کوردستانی، بەڵام حتمما ئەوە لە بەشێکە لەو ناکۆشیانەی کە لە پەرلەمان بۆ دڵنیایی و ڕاست هەرسێ پێکاتە لەسەر ڕێکەوتون. بەڵام دیارە کۆدەنجی لەسەر نەبووە و بەڵگەش ئەوەیە کە کۆندەنجی لەسەر نەبووە ئەوەیە ئەو ژمارەیەک پەرلەمانتار چون ئەو تانیان لێداوە. خاڵێکشمان لەبیر نەچی ئەم ساڵی هەڵبژاردنە لە عێراق. ڕاستە هەڵبژاردنەکە هێشتا کاتی دیاری نەکراوە تەوەقع دەکرێت لە مانجی دەبێ وا بزانم مەگە غەڵەت نەبم ڕەنگەوە ئەجوایەک بێ ڕەبتی بەو بابەتەوە بێ و لەم ساڵە هەوڵ پێم وایە زیاتر ناکۆچیەکان یاخود مینبەری پەرلەمان هەر لایەنە و هەر گروپەوتان هەر پەرلەمانێکی بەڕێزیش هەوڵەدا زۆرتر مخاتەبەی پێکاتەکەی خۆی و قاعدە دەنگدەرەکەی خۆی بکات. هیوادارم ئەوە زۆر تەسیری نەبێ، بەڵام بەداخەوە لە تەجروبەی ڕابردوومان ئەو بابەتانە هەردەم تەسیری لەسەر پرۆسەی یاسادانان و تەشریعکردنی یاساکان و تەنانەت تانەلێدانیشی هەبووە. بەڵام من ناتوانم پێشبینیە بکەین چکە خۆ دەزانی ئەوە وردبینیەکە هێشتا نەکراوە. مهم ئەوە هەرێمی کوردستان و لەو بابەتەی کە پێویستە بەخۆی بەڕاستی پارێزەر بنێرێ وەوەرچی کوتلەی وەزاری و کوتلەی پەرلەمانی مانەوەکو هەرێمی کوردستان بە هەموو ڕەنگ و دەنگە جیاوازەکانیانەوە هەوڵ بدەن دیفاع دەفعی قانونی خۆیان لەسەر بابەتە پێشکەش بکەن. کاک حاکم دوێنێ محەممەد حەلبوسی
لە دوانێکی توندیدا بە ناوی سونەکانەوە وتی دادگای باڵای فیدرالی لە ناو کەوانەیەکدا نادەستوری ناقانونی ناشەرعی ناتوانێت بڕارێکی وا بدا و ناتوانێت ببێتە جێگرەوەی هەموو دامەزراوە شەرعیەکانی عێراق. پێدوانیم لە دوانێکی توندا و لەسەری دەکەوێت لە ڕووی سیاسیەوە. بەڵێ بەتەکیت خۆت ئەمە ناتوانین برێن ئەو دەستە ئەو دادگایە ناقانونی ئەو دادگایە بە قانون دامەزراوە هەموارەکەشی بە قانون کراوە. ئەو بەڕێزە خۆشت دەزانی پێشووتریش لە پۆستی سەرۆکی پەرلەمان لاندرا بەهار بە بڕیارشی دادگای فیدرالی لەوانێ ئەو ڕێیە تایبەت بە خۆی بیت. ئێمە لە هەرێمی کوردستانیش بەکو ئەمری واقع تەعاملمان لەگە قەراراتی محکمەی اتحادی کردووە. خۆ دەزانی هەر لە هەڵوەشاندنەوەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بوو پاشان هەڵوەشاندنەوەی یاسای نەوت و غاز و ڕاگررتنی ئەنی ئەو قەرانە بەڕاستی چووتە بواری جێبەجێکردنەوە. سەرنجمان هەیە ملاحەزەمان هەیە ئەوە بەتەکیت لایانی کوردستانی ڕێی خۆی لە کۆبنەوەکانی ئیدارەی دەوڵەت تەرح کردووە. بەڵام پێم وایە تەسعیدکردنی وەزعەکە ئەکید خزمەت بە کۆی پرۆسەی استقراری عێراق ناکەوێت. پێم وایە لایانی کوردستانی دەبێت هێمنانە و ژیرانە و لێبڕاوانە داکۆچی لە مافەکانی خۆی بک بە تایبەتی ئەو یاسایە خۆ دەزانی بۆ یەکلایکردنەوەی بابەتی ناوچە ناوکان خاڵێکی گرنگە و تەنها لە ڕێگەی پێشکەشکردنی بەڕاستی بەڵگە ئەوان دەکرێت. کۆی پرۆسەکە ئەگەر لە پەرلەمانی داهاتوو مەسەرەن ئیتفاقەشی لەسەرکرا کۆی یاساکە یاسایشکە ئەوە بکرێت ئەو بەتەکی لە چوارچەوەی پەرلەمانە ئەکرێ پێکاتەی محکەمەکە بگۆڕێ دەسەڵاتەکانی بە جۆرێک لە جۆرەکان مەعەدەوەی تەبەنکە لە دەستور هاتووە کە خۆ دەزانی دەستور تەنها بە تعدیلی دەستور ئەکرێ. باشە کاک حاکم کەمێک سەباسیش بکەین لەسەر دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان بەڕێزت سەرۆکی دەستەکەی لە چەند ڕۆژی ڕابردوودا جارێ پرۆژەیەکە بوو یعنی جۆرێک لە پەیمانێک جۆرێک لە پەیمان ینی ئەم پەیمانە چی بوو؟ ئایا هەرێمی کوردستان بۆ خستنە سەر ڕێگەیەکی ڕاست بۆ دوورکەوتنەوە لە دزی و گەندەڵی و فەسادی داری پێسی بە پەیمانەیە ینی ئەم گرنگی ئەم پەیمانە چیە گەر بۆمان ڕوون بکەیتەوە؟ زۆر سپاس وەڵام خۆت باس کرد لە چەند ڕۆژی ڕابردوو دوای زیاتر لە ساڵێک لە کار بە هاوکاری شارەزانی UNDP و بۆ یەکەم جار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەکە لە عێراقا ئەو با دەست پێشخەریە کرا بە سوپاسەوە سەرجەم لایەنە سیاسیەکان توان بڵێم زۆربەی لایەنە سیاسیەکان لە پرۆسەی گفتوگۆکردنی ئەو بەڵگەنامە کە پێ دەرێن پەیماننامەی شکۆیان بە عەرەبی میساقی شەڕی فیدر حازرە بن ئەوە دەچێتە چوارچەوەی ئاکار و قەواعیدی ئەخلاق ئەوە ناکۆکە لەگەڵ یاساکانی هەرێمی کوردستان لەگەڵ دەسەڵاتەکان بەڵکو ئەوە التزامێکی ئارەزومەندانەی لایەنە سیاسیەکانە کۆی پرەنسیبەکانی کە خەل لەنەوە مادە پێکاتوە تەکید لەسەر مەبادی گشتی ئەکاتەوە بۆ شکلی فەرمانڕەوایی لە هەرێمی کوردستان شۆن داکۆچیکردن لە قوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان کە خاڵێکی گرنگە پرەنسیبەکانی شەفافیەت و دژایەتی گەندەڵی و چاکسازی بەردەوام کە ئەو پرەنسیبانە بۆ دایان ساڵی تریش هەر پرەنسیبی گونجا و بەڕاستی بەکەلکن چووکە برێن مەودادا سنوودار نەکراوە بە خولێکی پەرلەمانی یاخۆت بە کابینەیەکی حکومەت لەبەر ئەوە لایەنە سیاسیەکان بە سوپاسەوە خۆش دەزانی ئەحزابی سیاسی لە کوردستان ئەوان کارکتەری ئەساسین لە ژیانی سیاسی ئەوان دەستە ئینتیخابات ئەوان لیست پێک دێنن ئەوان کورسی دێنن ئەوان ئێستا موەسسات پێک دێنن سەرۆکایەتی پەرلەمان لەوان دەبێت سەرۆکایەتی هەرێمە ئەنجومەنی وەزیرانە وەزیرەکانن لەبەرەوە بە تەکید التزامی لایەنە سیاسیەکان بە تایبەتی لە ئەو لایەنە سیاسە بەڕێزانەی کە کورسی زۆریان هەیە لە گفتوگۆن ئێستا بۆ دروستکردنی حکوومەتی داهاتوو بە تاکید التزامکردنێکی ئارەزومەندانە تەسیرێکی باشی دەبێت لەسەر کۆی پرۆسەکە بەڕای من. باشە بابەتەکە ئاکاریە زیاتر پابەندبوونی تێدا نییە پابەندبوونی یاسایی و قانونی ئەوە تەنها ئاکاریە. ئاکاریە بەڵێ بەڵام خۆت دەزانی ئەوانە ئارەزومەندانە کە ئیمزا دەکەن ئەوە خۆیان پابەند دەکەن واتە ئارەزومەندانە هاتوون گفتوگۆیان کردو ئارەزومەندانەش هاتوون ئیلتزامیان پێوە کردووە بۆیە لە ئێمە پێشبینی دەکەین کە ئەوان هەموو ئیلتزام بکەن ئەو ڕۆژ چەند لایەنێکی سیاسی بەڕێز کە ئەو ڕۆژە لە مناسبەکە بەهەر هۆکارێک نەیانتوانی بە حازر بن هاتنە ئێرەوە ئیمزایان کرد و ئێمە لە داهاتووی نزیکان بەڵێ حزبە گەورەکانی تێدان گەورە هەڵبەت هەم بە مێژوو هەم بە ژمارە لە پەرلەمان یەکێتی پارتی بەڵێ یەکێتی پارتی ئەو ڕۆژە حازر بوون و ئیمزایان کرد
بەشی زۆری لایەنەکانی ناو پەرلەمانی کوردستان ئیمزایان کردووە و چاوەڕێ دەکەین لایەنەکان تیشتا هەفتەی داهاتوو ئێمە پەیوەندیمان پێوە کردوون. ئەمە مەبادێکی عامە علاقەی نییە بەوەی کە ئەو حیزبە چ مۆقیفێکیە لە هەرێمی کوردستان دەستە ناو حکومە لە معارەزە دەمینێتەوە لە دەرەوەی پەرلەمانە. وەگوتمەوە پرەنسیبانە پرەنسیبی گشتین و کۆکە لەگەڵ بەرنامەی سیاسی هەموو ئەو لایەنەی کە من دیقەتم ماوەیان متابعەم کردووە بە تایبەتی بەرنامەی هەڵبژاردننی سەرجەم لایەنەکان. باشە کاک حاکم کەمێک قسە لەسەر دەستەکەی بەڕێستان بکەین لەسەر چ بنەمایەکیەوە کەیسێک دەگرنە دەست بە دوواداچوون بۆ کەیسێک دەکەن بۆ مەلەفێک دەکەن ئایا لە ئاگادارکردنەوەتان لە ڕێگەی خەڵکی ترەوە لە ڕێگەی دەرەوەی با بڵێن دامەزراوەکەیەوە یان خۆتان ڕاستەوخۆ چ فەرمانگەیەکتان بێ چ بەڕێوەبەرێتی یاخود وەزارەتێکتان بێ ئەتوانن کاری لەسەر بکەن؟ ئێمە کەناڵەکانمان دیارە برای بەڕێزم ئێمە دوو هێڵی گەرمی خۆڕاییمانەیە کە 15 لە هەردوو کۆڕەک و ئاسیا کە خەڵک بە خۆڕایی توانی پەیوەندیمان پێ بکە لە دەستەی ئیتساڵاتی عێراقی بۆمان تەرخان کراوە. ئیمێڵمان هەیە سایەتی 15 بەڵێ ئەوە خۆڕاییە و هەموو هاوڵاتێک لە هەردوو خەتی کۆڕەک و ئاسیا بەڵێ ئیمێڵمان هەیە سایەتی دەستەمان هەیە کە ئەم ئیمێڵی دانراوە سندوقی سکاڵامان هەیە لە بەردەم هەر سێ فەرمانکەی خۆمان لە هەولێر و لە سلێمانی و لە دۆهۆک جۆرێک لە متابعی ئەو سۆشیال میدیا و میدیاکان دەکەین بۆ وەرگردی کەیز موەسساتی ڕسمی هەرێمی کوردستان خۆیان بابەتمان بۆ دەنێن کە لە چەند ساڵی ڕابردووە ژمارەیەکی زۆر لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە وەزارەتە بەڕێزەکان پێشتر پێشەوەی کە پەرلەمان لەوە بوو پەرلەمانتارە بەڕێزەکان هاوکاریان دەکردین و ئێستا بەتاکید خۆزایشتە پەرلەمان بە دەست بەکار نەبووە بۆیە کەناڵ زۆرە بۆەوەی ئێمە زانیاری لەسەر کەیسەکان وەربگرین. باشە کاک حاکم ئەو کەیسانی وەری دەگرن چین ئەو کەیسانەی کە کاری لەسەر دەکەن چین بە دیاریکراوی و لەم ساڵدا لە ساڵی نێدا 2025 ئەوە مانگێک تێپەڕی مانگێک زیاتر تێپەڕیوە ینی هیچ کەیسێکی کاری لەسەر بکەن؟ کەیسەکان ئێمە یاسای دەستەی دەستپاچی دەسەڵاتی ئێمەی دیاری کردووە ئیشی دەستەی دەستپاچی پاراستنی مڵکی گشتیە ئەوە هەر بادەردان و دەست بەسراگرتی مڵکی گشتیە و دزیری مڵکی داهاتی گشتێک کە پێدەن اختیلاس و کۆمەڵک باوادی ترە کە لە یاساکە بە ڕوونی وازەح و ڕوون کراوەتەوە. بەڵێ بەتەکید ئەمە ئەمڕۆکە قساکەین لەگەڵ تۆ ئەوڕۆ پێنجی دووە و 35 ڕۆژ لە ساڵی تازە تێپەڕیوە بەتەکید بەردەوام ڕۆژانە کێسی تازەمان بۆ دێوە نیشانەی ئەوەیە کە متوانە بە ئیش و کاری موەسسەکە زیاترە موەسسەکە کە دەستگی دەستپاچی لێ کۆنە کەیسەکان دەکات لە دوو خۆناغاکە خۆناغ یەکەم وەکو زانیاری تۆماری دەکا و دواتر دەبێتە داوایەکی هەواڵدەری لەیان لێکۆلەرەکانی خۆمان متابعی دەکرێت لە قۆناغی دووەمە کە دەخرێتە بەردەم دادوەرانی دەستپاچی کە لە هەرێمی کوردستان لەلایەن دەسەڵاتی دادوەری بڵێن تەرخان کراون بۆ ئیشکردن لەسەر ئەو بابەتانە دەبێتە داوای سزایی. داوا سزایەکان حەسریان دەسەڵاتی دادوەرە بە ڕێزەکانە ئەگەر بەڵگەی پێویستە بوو ئەوە دەنێرێ بۆ قۆناغی دادگایی کردن و ئەگەر بەڵگەکان وەکو پێویست نەبوو یاخود بەڵگەی ئیدانەی تێدا نەبوو بە مەفهومە یاساییەکە ئەوە دای دەخا و ساڵانە خۆش دەزانین داهاتی عەفو ببوورە داتاکانی پارمان بڵاو کردەوە و ئێستا راپۆرتی 24مان حازرە لە 1-2 هەفتەی داهاتوو دەینێرین بۆ پەرلەمان ڕاست ئێستا لیژارەکانی پەرلەمان و دەستی سەرۆکاتیان لەمژراوە بەڵام لە ڕێگەی دیوانی پەرلەمان هەوڵە دەین بە هەموو ئەندام پەرلەمانە بە ڕێزەکانی بگەینین کەەوە التزامێکی ئێمە ساڵانە بێ راپۆرتی کار و چاڵاکیەکانی خۆمان بۆ پەرلەمان بنێرین لەبەرەوەی پار و پەرلەمان لە کاران لە ئارانە بۆ ئێستا پەرلەمان هەیە بۆیان دەنێن پاشان بۆ موەسساتی ڕسمی دەنێرین دواتریش بۆ ئەوەی بە ڕێزە میدیاکانە بڵای دەکەین. باشە کاک حاکم لە 2024دا بە دیاریکراوی ینی بە گشتی ئەگەر قسە بکەین دەزانم ڕەنگە ئەمارێکی دەقیقی نەبێ بەڵام ژمارەی ئەو لە راپۆرتەکەدا ئامادەتان کردوە ژمارە و کەیسانە چەندە؟ یعنی کۆی ئەوانی کە بڵێن لێکۆنەوەی لێ دەکرێت تقریبن لە نزیکەی 1000 کەیس دەبێت. 1000 کەیزەوە لێکۆڵینەوەتان لەسەر کردووە لە ساڵی ڕابردوو؟ بەڵێ ئەوەی کە حالش کرا بۆ دادگاکان تا لە حدودی 240 کەیسە کە ڕاوانی دادگایی کراوە لە هەر سێ شاری هەولێر و سلێمانی و دۆک نەک کۆی پارێزگاکە بەڵکو سەرتەری پارێزگاکان. باشە لەکوێ زیاتر ئەو کەیسانی کارتان لەسەر کردووە لە سەراسی پارێزگا لە هەولێر لە دۆک لە سلێمانی؟
والله ئەوە داتاکەمان تەواو نەبووە داتاکەی کە ئەوەی ئەلانمان کرد داتای سەرەتایی و بەڵام ئێمە لە راپۆرتەکەی شاڵی شارەتی پێ دەین ئێمە پێمان وایە ئەگۆڕێ جاری وایە سکاڵا لە دۆک زیاترە بێ جاری وایە لە سلێمانی زیاترە بێ جاری وایە لە هەولێر زیاترەوە پێ هەولێر خۆی پارێزگایە و بەرعەف و پایتەختە و ژمارەی زۆر وەزارەتەکانی تێدا لەبەرەوە کە لە یەکێک زۆرتر و لە یەکێک کەمتر و لە ئێمە شتێکی طەبیعیەوە و پێوەرێکی میهەنی وەری دەگرین. باشە کاک حاکم کەس دراوەتە دادگا پێشتر زۆر جار دەوترێت کەس لە وڵاتە لەسەر گەندەڵی نادرێتە دادگا دراون نەتە دادگا لەسەر بەرمەبنای راپۆرتەکانیەوە؟ بەتەکیید کە ئەمە ئاڵێ 230 کەیس پار ئیحالەی دادگاکراوانی ئەوانە دەچێتە قۆناغی دادگایکردن و بڕیار بۆ دادوەر و ستافی دادگاکانە حکمی چی دەدەن بە پێی بەهێزی بەڵگەکانە. ئێمە لە 2014 یان تقریبا 15ەوە سەروی 1000 کەیس چۆتە دادگا و بەشی زۆری حکمی تیا دەچێت. ڕاستە حکومەکان ئیدانە نەبووە حکمی بەربوونیشی تێدا بۆ ئازادکردنی تێدا بۆ حکمی ڕاگررتنی جێبەجێکردنیەوە وەقف تەنفیزیە بۆ سزاشی تێدا بووە ڕەنگە کۆی سزاکان خەڵک ملاحەزەیە بێ ئەوە تون نەبێ ئێمەش ڕەنگە ملاحەزەمانە بێ بەڵام خۆت دەزانین دەسەڵاتی یاسایی مار ئەوەیە ئەگەر ئێمە لە حکومێک ڕازی نەبین لە ڕێگەی فەرمانگەی یاسایی و نوێنەرە یاساییەکانی خۆمان تانەی لێ دەدەین هەر ئەو دەسەڵاتەمانەیە بەڵام حەسرێن مۆزوعێک کە دەچێتە لای دادگا و دادوەرە بەڕێزەکان بە قەراری خۆیان و بە قەنەعەتی خۆیان لەژێر ئەو بەڵگانەی کە لایەنە خۆیان حکمی تێدا دەدەن. کاک حاکم زۆر جار خەڵک دەڵێ ینی ڕاستەوە ئێستا ئەوە کێشەی راپۆرتانی راپۆرتی خۆتان ئامادە دەکەن بەڵام دوجار دەڵێن دادگا و یاسا وەکو دەوترێن ماسیە بچووکەکان دەگرێت تۆڕی دادگا ماسیە بچووکەکان دەگرێت ینی فەرمانبەرەکان یاسی خوارەوە دەگرێەوە بەرپرسی باڵا ینی زیندانی ناکرێ بڕای بەڕێزت لەو ڕۆ. وڵا قوربان ئێمە زۆر جار لە کۆگرە ڕامنووسی ئەوتمان ئەوە لە جانیبەک ئەو چەند نەزرە جێ خۆیەتی چکە هاوڵاتی کۆی حکومەکان دەبینێ ئێمە وەکو دەستی دەستپاچی هەر کەیسێک هەر بە کەسێک تێدا بێت لە ئاستێکی بێت بە تاکید ئێمە لێکۆڵنەوەی دیادە دەکەین وەگوتم کە بێتە داوای سزایش ئەوە دادوەرە بەڕێزەکان قەنەعەتیان هەبوو قەزیەکان دەنێنە دادگاوە قەنەعەتیشیان نەبوودای دەخەن بەڵام ئەوە بچینە ملاحەزە هەیە ئەو ملاحەزەش هەیە و ملاحەزەی تریش هەیە ئەوەیە کە هەندێک جار ڕاگررتنی جێبەجێکردنی حکم دەکرێواتە لە عەرەی پێدرێم وەقفی تەنفیزی حکم کە پێم وایە ئێمە ڕای خۆشمان داوەتە دادوەرە بەڕێزەکانی دادگاکانی دەستپاچی کە ئەو بابەتە لەگەڵ کەیسەکانی گەندەڵی ناگونجێ بەڵام ئەوەل و ئاخر ئەوان خەوان بڕیان دادگاکان ئەمە بەسمان نییە هیچ شتێک لەسەر خۆمان لابین بەڵام تەنها ڕوونکردنەوەی جانیبی یاسی و لێکردنەوەی دەسەڵاتەکانە لەو بابەتە ئەوان دەسەڵاتی خۆیانەیە لە دادگایکردن ئێمە دەسەڵاتمانەیە لە لێکۆڵینەوە و پاشانی حالەکردنی کەیسەکان هەر دیسان دەسەڵاتی دادوەرە بەڕێزەکانی دادگاکانی لێکۆڵینەوەی دەستپاچیە ڕەنگە ئەگەر ئەوە بێمە بەنیازین لە داهاتوە چاوەڕێی پەرلەمانی کوردستان دەست بە ئیش بکە بەڕاستی کۆمەڵێک هەموارمان لەسەر یاسای دەستی دەستپاچی حازر کردو بۆیان لێرین کە پێمان وایە لەو بابەتانەش ئێمە لە ژێر ڕۆژنایی تەجروبەی 10 ساڵ یان 9 ساڵی ڕابردووی بە تایبەتی جانیبی لێکۆڵینە کەیسەکان کۆمەڵێک تعدیلمان کردی ئەگەر پەرلەمانی کوردستان بەسەندی بکە ڕێگە لەو بابەتەش ئێمە چارەسەرمان بۆ هەندێک بابەت دانابێ بە ئیسفادەکردن لە دوا هەمواری یاسای دەستی دەستپاچی عراق لە 2010 ئێستاوێن بزانامە هەموارشکەشان لە ئەنجومەی نوێنەرانەوە لەگەڵ یاسای وڵاتەکانی تر لە پێناو زیادکردنی دەسەڵاتی دەستەوە بەڕاستی برەودان بە شێوەی باشتر بە پرۆسەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی. باشە کاک حاکم زۆری کەیسەکانی گەندەڵی ئەوەی کە هەم لە میدیاکان باسی دەکەین هەم پەرلەمانتاران لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەیبینن ینی ئەوەی ماندوو نەکردووە ژمارەی فەرمانبەری پێویستانەیە بۆم هەموو کەیسی گەندەڵیە بەدوای دابچن. بەتەکید دەوڵای ئەمە بەداخەوە نەتوانای بەشەری نەتوانای مادیمان نەبووە بۆ ئەوەی تەختەی هەموو هەرێمی کوردستان بکەین و لە هەموو قەزا و بەڕاستی ئیدارە سەربەخۆکان بتوانین نووسینگەی لێکۆڵینەوە بکەینەوە ژمارەی کەمی لێکۆڵەری ئێمە برێ متەحەڕی و وردبینی ئێمە بەتەکید دەرەقەتی ئەو هەموو بابەتانە نایە بۆیە لەبەرەوە حەزمی قەزیەکە خۆ دەزانین ساڵانە لە بینی 800 700 تا 1000 تا 1100 محققیش فەرمانبەرە و لە زروفە ناخۆشەیە کە خۆشت دەزانی کە لە 2 ساڵی ڕابردوودا کۆی فەرمانبەرانی یاریمی کوردستان بەوەی بە مەسەلەی چارەسەکردنی مەسەلەی موچەتیاتێ پەڕیون هیچ محقق ناتوانین لەسەروی 30 تا 40 قەزیە زیاتر
ئیدارە بکە کە هۆژبارەی زۆر زۆرە ئەو بابەتەش ئێمە بەڕاستی پێداویستیەکانی دەستە و چۆنێتی چارکەی کێشەکان ئێمە لە 2016 و 17 ساڵانە لە راپۆرتەکانی خۆمان بۆ پەرلەمان بۆ بەرپرسە باڵاکانی جیازی تەنفیزی یاریمی کوردستان نردومانە ئەگە هەندە پێشکەوتنی کەمە بێ بەڵام بە شێوەیەکی جەزری چارەسەر نەکراوە هیوادارین لە دوای پێکهێنانی کابینەی تازای حکوومەتی یاریمی کوردستان پەرلەمانی کوردستان بتوانێت مبادرە بکەرە بابەتە و سەرجەم فایلی دەستگا چاودێریەکان بە ئینتخاب و تازەکردنەوەی شرعەتی یاسایی موسسەکان و تا هەموارکردی یاساکان و بەتاکوودی ئقرارکردی یاسای بوجە لە هەرێمی کوردستان تەرخانکردنی بوجەکی باش بۆ ئەو دەستگایانە پێم وایە ڕۆڵەکی باشی دەبێت لەبەرەوە بۆ توانای ئێستا لەو حدودە دەرناسین کە پێم وتی. باشە کاک حاکم دەستکراون بۆ کەیسەکانی گەندەڵی یعنی ڕێگریتان لێ ناکرێ کێشەتان بۆ دروست ناکرێت لەسەر ئاستی کەسی و دامەزراوە؟ ناقوربانە ماوەکو مؤسساتی ڕسمی هاوکاریمان ئەکەن بەڵام وەکو گوتم توانای وەرگرتنی کەیسەکان سنووردارە تۆ کاتێ مەسەرەن لە پارێزگای سلێمانی کە دوو ئیدارەی سربەخۆی لەسرە تۆ 6 لێکۆڵەرەوەی دەستپاچی تەیە مەسەرەن گەرمیان محقق هەیە سەرڕای ئیشەکەی خۆی ئەڵەبجا هەیە سەرڕای ئیشی خۆیەتی لە ڕاکۆی ڕاپەڕێنیمانە لە منتیقەی سۆران یەک کەس سەرڕای ئیشەکمانەیە لە زاخۆ و لە ئیدارەی زاخۆ و منتیقەی ئاکرێ یەک محققمانەیە کە بە تەنسیب هاتووە لە دۆک 6 محققمانە بووە لە هەولێر هەندێک ژمارەکە زیاترە 11 محقق ئەوانە وەکوتم لەوەدا فەرمانبەر بە توانایان سنووردارە بۆیە توانای وەرگرتنی کەیسەکان توانش سوودارە وەکو هاوکاری بەڵێمە مؤسساتی ڕسمی هاوکاریمان دەکەن و کاتێککە داوای بەڵگەنامە دەکەین بەڵام ئەکیت خۆ بڵێن ئایا وەکو پێویستە و ئایا نەخێر کوردستان هێشتا زۆری ماوە ڕێگایشی زۆر دوو درێژی ماوە بەڕای من بۆ ئەوی خۆی بک بە دامەزراوەی و بەڕاستی حکمی یاسا لە هەموو پێگەکانی دەوڵ ئەو وڵاتە بچەسبێ. کاک حاکم دوپرسیارم کەسێکی دیاریکراو هەیە کەسێکی گەورەی گەندەڵی بوو بێ بەرمەبنای راپۆرتەکانیەوە ڕێگری لێکرابێ و ڕاوەستێنرابێ و چوبێتە دادگایەک لای کردبێت و قەراری لەسەردابێ؟ واللهی ئەو وتم ئێستاوە ئەو بابەتە بە تەمان لە راپۆرتەکە بین دواتر بە تەکی راپۆرتەکە دەخرێتە بەردەستی ئێوەش لە میدیاکان بەڵام من وەکو ئێستا یەک ئەو بابەتێ ئێمە کەیسەکان چ مەبلەغی کەمی تێدا بێت چ زۆری تێدا بێت ڕاستە زۆرەکان مهمترە چونکە حەزمی هەدەرەکە زیاترە ئەوە دەدرێتە دادگا پێم وایە کەیسی زۆری تێدایە لە وەسەط و لە زۆر و لە کەم و کۆی حکومەکانی ژێمە ئینشاڵڵا لە راپۆرتی حکومەکانی کە دراون لە راپۆرتی 2024 بڵاو دەکەینەوە کات ئەکید ئێوەی بەڕێز وەکو دەستگایەکی میدیایی گرنگ لە هەرێمی کوردستان وێنەتان بۆ دەنێرین. زۆر بەڕێز کاک حاکم ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستی دەستپاکێرێم سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان لە بەرنامەی پرسی ڕۆژ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.